سڵاو لە هەموو هاوڕێیانی بەخێوکەری باڵندە بەڕێزان بابەتێکەیە کە وەختی خۆشی باسم کردووە یعنی چەند ساڵە لەمەوە پێش باسم کردووە حەزەکەم کە ئێستا باسی بکەمەوە ئەویش ئەوەیە ئێمە کاتێ باسی شتێکەکەین تەبەن قسەکردن لە خۆتەوە شتێ بڵێ یا بە ئارەزوی خۆ شتێ بڵێ یا خۆت شتێ دروستکەی ئەمە جیاوازە لەوەی کە تۆ شت بە داتایە بە مێژوو قسە بکەین ئێمە چەند جاری کە باسمان کردووە لە ساڵەکانی هەفتاوە لە کوردستان بەگشتی و لە سلێمانی بە تایبەتی باڵندە بەخێوکراوە ئێمە بەرهەممان هەبووە تەنانەت لە هەموو شارەکانی دورگەی عەرەبیەوە لە وڵاتەکانی دورگەی عەرەبیەوە بێجگە لە هەموو عێراق هاتوون لە کوردستان باڵندەیان بردۆ بۆ ئەوێ ئێمە بەرهەممان هەبووە بەرهەمی کەناریمان هەبووە زێبرامان هەبووە کە لە کوردستان بەرهەمی لێگیراوە لە دوای تاوەکو ساڵەکانی با بڵێن ڕاپەڕین لە دوای پرۆسەی ئازادی لە دوای پرۆسەی ئازادی بە هەمان شێوە ئێمە کۆمەڵێکی باش بەخێوکەرمان هەبووە ئێمە ژمارەیەکی زۆر هەمومان ئەیزانین پەیج و گروپ هەیە چەنها کەسەیە کە با بڵین بەڕاستی زانیاریان هەیە چەنەها بەخێوکەری دێرینمان هەیە چەنەها بەخێوکەرمان هەیە بەلایانی کەمەوە 5 بۆ 10 ساڵ بۆ 15 ساڵ باڵندە بەخێو ئەکەن یعنی ئەوەی کە من پێم سەیرە ئەوەی کە پێم سەیرە ئەوەیە بەجددی زۆریش یعنی من وەکو کورد وەکو بەخێوکەرێک نەک وەکو ئەمە بڵێم من لەبەرەوەی کە بەخێوکەریکی کوردم ئەبێ من خۆم فەرزکەم بەسەر خەڵکی کە بەس لەبەرەوەی نە ئەمە وەکو ڕاستیەک ئێمە ئێڵین کە ئەڵین وەکو بەخێوکەری کورد ئێمە لە ساڵەکانی ئەوە هەمووی بەداتای هەیە توام چەند سەیریکەن لە ساڵەکانی 2008 و 2009 کەس یعنی لە وەتەنی عەرەبی ئەمە باس عێراق ناکەین لە هەموو وەتەنی عەرەبی تەنانەت پیان زەحمەت بوو جیاکردنەوەی کەناری بەخێوکردنی کەناری بە شێوەیەکی زانستی یعنی ئەمە هەموو وکوتمان داتایە و هەیە ئێمە بەخێوکەری زۆر چاکمانتیایە بەخێوکەری زۆر بەتوانامانتیایە یعنی بەڕاستی ئەوەی کە جێی داخە ئەوەی جێی داخە دوو خاڵە کە هیوادارم ئەوەی کە خۆی بە دڵسۆزی باڵندە بزانێ ینی باش بەم دوو خاڵا بچێتەوە یەکەم ئێمە ئەم هەموو بەخێوکەرە باشەمانەیە یعنی معقول نییە بەخێوکەرێک لە ساڵەکانی 80 و 90 و لە 2000 با بڵێم تەیری بەخێو کرده بێت باڵندەی بەخێو کرده بێت بەرهەمی خۆی هەبوو بێت کە بەرهەمی خۆی بۆ مانای ئەوەیە شتێک ئەزانێت یعنی ناکرێتەوە مناڵێک یا کەسێک یا گەنجێک کە لە خۆیەوە شتێکی لە عەرەبێکەوە وەرگرتووە یا لە پەیجێکەوە وەریگرتووە یە دای ئەنێت یەکسەر ئەو ڕائەکات دەچێ و ئیشە ئەکات ئێمە مەبەسمان لەوە ئەوە نییە بڵین وەڵایی ئەوەی کە گەنج بیا مناڵ یا تازە تەیری بەخێو کرد هیچ نازانێت نە ئێمە مەبەسمان لە خاڵەکەی ینی من هەنێشتم پێ ئەوتریا ئەبیستم یا ئیخوێنمەوە بەڕاستی پێکەنینم پێیەت یعنی پێم سەیرە ئێمە لە ساڵی 2020 ئێمە باسی شتێ بکەین کە لە یەکێ لە وڵاتە عەرەبیەکان یا لە شوێنێکە کاتێک کە تەنانەت تۆیان نەبووە ینی تۆیان نەبووە بە باڵندەکانیان تۆی هەنێ تۆیان نەبوو هەموو 1-2 تۆیان نەبووە یا 3 تۆیان نەبووە تۆیان نەبووە کە بیەن بە باڵندەکانیان نەخواردنی تەواوکەرە بووە نە هیچ شتێکە بووە ئەوە بۆ ئەو کاتە بووە ئێمە ئێستا لە ساڵی 2020 کە بە چەنەها جۆر خواردنی تەواوکەرەیە چەنەها جۆر خواردنی سروشتیە کە ئێمە باسمان کردو ئێمە هەمدی سانەوە خەڵک نەیباتەوە بەلایەنە بازرگانێکەوە بیبەستێتەوە خۆمان وامان لاتووە ناوێرین هیچ قسەیە بکەن ئەڵێنەوە لەبەرەوەی دوکانارە و قسەیە ئاکات بەڵام با بینە سەرەوەی ئێمە خۆمان یعنی خۆمان بۆچی ئێمە پشت بەو شتانە ببەستین ئێمە خۆمان بەخێوکەری باشمان هەیە هەر بەو ڕێگایی کە وەختی خۆی ئێمە باڵندەمان بەرهەمهێناوە لە ساڵەکانی 70 و 80 نەوەکانە بە هەمان شێوە ئێمە ئەی چۆن ئێمە باڵندەمان بەرهەمهێناوە یعنی من سەیرم دێت کە ئێمە بە داخێکی زۆرەوە ئێڵێم هەرچی بوترێت ئێمە یەکسەر ڕاکەین بە قسەیەکەین یا یەکێک کەسێک لەوانەیە ڕاست دەکات تاقیکردنەوەیکی هەیە لەسەر باڵندەیەک یا چەند باڵندەیەکی کەمی لەوانەیە بە سوتفا یا غێری سوتفەش ئەم کە
سەرکەوتنی بەدەستێناوە یاخود ئەنجامێکی باشی هەبووە ئەمەش ناکرێت لەگەڵ منە بامان شێوە ئەنجامی باشیە بێت کەسێک کە هیچ شتێکی دەست نەکەوتووە کەسێک بە شوێن شتێک ئاگەڕێ کەمترین پارە سەرف کات لەوانەیە با بڵین ئەو ژینگەی ئەو باڵندەکەی تیا بەخێوەکە یا چۆنی ڕاهێناون لەگەڵ ئەوە بگونجێت لەگەڵ باڵندەکانی ئەوە بگونجێت بەس مەرج نییە لەگەڵ باڵندەکانی منە بگونجێت کابرایەک ئەگەر کە لە دەرەوەی وڵاتیش بێنی با لە ئەوروپاش بێت ئەوەی کە ئەوان باسیەکەن و ئەوەی ئێسەوان باسەکەن ئێمە 10 ساڵە باسی ئەەکەین 8 ساڵە بە کوردی باسی ئەەکەین یعنی بۆچی ئێمە دایمە ئەوەی کە خۆمان بیڵێن وەکو کورد دژایەتی بکەین بەڵام ئەگەر یەکێک بە خوار و خێچی ئەوەی ئێمە بڵێتەوە ئێمە این تەرجمەیەکەین بۆ کوردی و بڵاویەکەینەوە یا بەسابی کە ئیشێکی باشەکەین یعنی بۆ ئێمە خۆمان دایمە بە کەمتر بزانین لە بەخێوکەری وڵاتێکی کە یعنی ئەمە کێشەیەکی گەورەیە بەڕێزان لە ساڵی 2010 لە ساڵی 2011 لە عێراقا هەموو ئەزانین هەموو بینیومانە ئێمە ئەوەی ئێمە بەڕاستی لە کوردستان ئەو کوتم ژینگەی کوردستان گونجاوە بە خەڵکی ئەوەی کە لە کوردستانە حەزی لە باڵندەیە بەڕاستی لە ناخەوە حەزی لە باڵندەوەی بۆیە ئێمە سەرکەوتوش بووین یعنی هەموو فاکتەرەکان یارمەتی ئێمە یاوە چ لە خۆشەویستیمان بۆ باڵندە چ بۆ ئارەزۆکە چ ژینگەکەی کە تایە ئەژین یعنی ئێمە ماوەی 9 ساڵە 8 ساڵە هاوارە کاکە ئەبێ ئەوان لە ئێمە و فعلەن ئەوان لە ئێمەوە فێرە بن یعنی کێشەکە لەوایە بەڕێزان من کە لایڤ ئەەکەم و باسی شتێکەکەم باوەڕتان بێ ئەو خۆم ئەی بینم من لە خۆم کە لایڤەکەکەم و ئەی بینم چەند کە سەیرەکات ئەوەنەی عەرەب کە سەیری ئەکات بڕاتان بێ کورد سەیری ناکات ئەوەی کە ئەوان ئێستا دانیشن بە سەقەتی ینی من بە بۆنێم کەرەنتینەیەوە ماوەیە بە شوێن کۆمەڵێ بابەتی کۆنی خۆما ئەگەڕام بۆی بیدۆزمەوە داینێمەوە سوودی لێ ببینێت چکە خەڵک کاتیە بوو ئەموو ئەم بابەتە کۆنانە بڵاویکەینەوە بە کوردی باسی بکەم بڕواتان بێت لە ساڵ 95 ئەوانەی کە عەرەبەکان باسییان کردو بە تەحەداشەوەی هێڵێم خۆزنیوەی کورد عەرەبیە زانێت بابچە سەیری کا سەیری تاریخەکان کا سەیری مێژوەکان کە من بە ساڵ و 2 ساڵ پێشەوە باسم کردووە هەر بە عەرەبیش باسم کردووە ئەو هاتۆی ئێمە باسەکە بە سەقەت و سقووت ینی دیارە خۆی دیارە تۆ شتێک بە پرۆفیشنال باسی بکەی شتێک کە تۆ نەقڵی کردبیا وەرێگرتە بێت ئەتوانن سەیریکەن هەچ کەسێکیش ئەوەی هەیە بابێ بڵێ ئەو بابەتەیە لە پێش تۆ باس کراوە کە تۆ باسی کردووە خۆێمە کورد بووین هەموو کاتێکی ژووتمانە ئەگە برادران ئەگەیان لێ بووە من چەندجار لە منتەدا عەرەبەکانە کە نووسیوانە ئێمە خۆشحاڵین و جێی فەخرین کە عەرەبێک هەبێت ئاوا زانیاری هەبێت لەسەر کەناری یا لەسەر باڵندە من یەکسەر پێم وتووە تۆ من کوردم نەک بوو ئەمە ڕاستیەکە خۆ من ناتوانم منکۆڵی لەوە بکەم بڵێ مەڵای لەبەر خاتری ئەوەی دڵی خەڵک مەجموعەیەکی زۆر خۆشکەم بڵێ من لە هەموو کاتێکە توانن سەیریکەن هەمووشیان ێستا ماون هەموو برادەریشمان ێستا پرسیارکەن هەموو جارە منە ڕاستکردنەوەی کورەوە لەبەرەوەی بەڕاستی من وەکو کورد ئەم ئیشانم کردو هەر حەزی وچکە لەبەرێ من کورد لە مامۆسافواد و لە کۆمەڵی خەڵکی کەوە من لە کوردستان فێر بووم پێشەوەی لەوێ فێر بووم ڕاستە من لەوێ کۆمەڵێشت بە ڕێگەی زانستێکی فێرم بەڵام بناغەکەی لێرەوە من لە ڕێگەی و مامۆساهانی خۆمەوە کە لە کوردستان فێریان کردوم چەنەها ناوەیە کە ئێمە بڵاومان کردوونەتەوە خاڵێکی کەش کە هەمووی تێکەڵ بوو لەمان بوو لێمان تێک چوو کە خاڵی یەکەمە ینی تکامان وایە با ئێمە ببین بە سەرچاوە با ئێمە نەبین یعنی من هاوارم کرد تەنانەت لە هەموو لایەنەکانەوە ئێمە وتمان با ئێمە پاشکۆ نەبین با ئێمە خۆمان ینی بەڕاستی ئێمە ئەومان فێر کردووە با بەڕاستی پێتان بڵێم یعنی کۆمەڵێ شتەیە ئێستا باسی ئەوواکەن مەغریب وایە و شانی وایە و باڵیان وایە هەموو مەغریب توانی تەفرێکی بووکە سوورە دروستکات یەک من ئاگام لێ بۆ من چکە خۆم لە منتەداکان بووم لە هەموویە باسی بووکە سوورەشم لەگەڵا کردوون بە هەموو عەرەب نەیان توانیەوە تەفرەیە دروستکەن کە ئەمەنە بەقوت بن بڵین کەواتە ئەوان بەقوت نین ئەوان وڵاتەکەیان وا هەڵکەوتووە ژمارەیەکی زۆر بووکە سوورەی تایە بۆ زانیاریشتان من جاری کەش باسی ئەوم کردووە ئەوانە چن بەجارێ 100 بووکە سوورە ئەگرن ئەم 100 بووکە سوورەیە ئەی خەنە ئەو کارتۆنەوە قەفەزە بچووکانە دایە پۆشن خۆیان ئەڵێن ئەڵێ جاری وایە لەو 100 بووکە سوورەی 10 بووکە سوورەمان بۆ دەرەچێت نەوەی ئەمرێت یان نەوەی 60 ئەمرێ 50 ئەمرێ و ئەویکەی ئەکەوێت نەخۆشەکەی و بەڕڵایەکەینەوە خۆی لە سروشتا ئەمرێت ئەم یەت چیەکە ئەم دەدانەیە کە بە 4 مانگ 5 مانگ خەریکی بۆ خۆتۆ مناڵێکیش 100 بووکە سوورەیە 60 بووکە سووری بەرە دەست بەو ڕێگەیە بیکات خۆ 4-5 هەر تیا دەرئەچێت بەو شێوەیە بێ کە ئێمەی بینیت
یا بێچوێن ئێمە کوردمانەیە ئێستا ڤیدۆکە ئەوەی سەش بینم کەوتۆ نردێتی دە دەرەوە بوو کە سووری بەڕەوا کردێتە سەردەستی لەسەر دەستی یەخوێن ینی ئەمە فەنێکی تیان نییە فەن ئەوەیە تۆ بتوانیت فەفرەیەک دروستکەیت کە تۆ بەناوی تۆ بێت ئەمە توانە نەک ئەوەی تۆ بچی باسیەوە بکەیت بووکە سوورێ بێنی ماڵێکی تو سەردەست هەموو کەسێکە توانێت ئەوە بکات هەموو کە لە کوردستان ئێستا چەنەها کەسەیە بووکە سوورێ کۆکتێلە تەنانەت کەناریە تەیری کەش ماڵیکردن هیچ فەنێکی تیانە بەڕێزان لەبەر ئەوە کاتان دیەکەین ئێمە با خۆمان دروستکەر بین ئێمە بەڕاستی با خەڵک چاو لە ئێمە بکە ینی ئەمە من چەند ساڵە هاوارەکەین چکە بەجددی من پێکەنینم ینی برادەرمانەیە بابەت بڵاوە کاتەوە ئێمە 10 ساڵەمە پێش باسمان کردووە دەستی خۆش بێت بەڵام سەیرەکەی لەو لاوسەرێکی لە سەرچاوەیەکی عەرەبیەوە هێناوێتی ئەو سەرچاوە عەرەبێش کە من لامە هەمووین بە تاریخ لەلایە کە ئێمە یەکەم کەس باسی ئەو شتەمان کردووە لەبەرەوە ئێمە تکای ئەوە ئەکەین با ئێمە ئەزمموی خۆمان بەکەم نەزانین با لە پێناوی ئەم گروپ و ئەو گروپا ئەو بابەتێ زیاتر بڵاوکاتەوە ئەو کەمتر بڵاوکاتەوە ئەو باشتێکە ئەو خراپتێکە ئەوە نەکەین ئێمە بە خێوکەری بەڕاستی من یەکی چووک و کاک ئەحمەد زەندی کە ئیبینم بەو شێوەیە بابەت بڵاوکاتەوە باسی بادجیەکە بچ بە عەرەبی بێت چ بە کوردی بێ من جێی فەخرە بۆ من ئەمە جێی شانازیە ئەگەر لایکیشی نەکەم هەموو کات ئێمە جێی شانازیە بۆ من فەخر بەوەوە کە من فەخر بەوە ناکەم کەسێک بچێت بابەتێک کە هی خۆمان بێوەکو کورد بڵاومان کرد بێتەوە لە چەند زمانێکی کەوەری ئەگرێت یەوا قسە ئەکە دوایەوە بە سەقەتیش بکرێت دووەم خاڵ ئەوەیە بەڕێزان کاتان لێ ئەەکەم هەر لە خۆتانەوە مەڵێن ئەم شتە بن بە باڵندە باشەوە ئەو شتە وایە ئەو شتە وایە ئێمە باسمان کرد یعنی کێشەیە ئەمە تۆ ڕاستەکەی ئەم باڵندەیە لەوانەیە تۆ تا لە لای توێ بە مەزبوطی بمێنێتەوە بەڵام لە یەکێ لە قۆناغەکانە کێشەی بۆ دروستە بێت من پێت ینی ئێمە باسی ئەومان کردو لایەنی زانستی جیایە لایەنێکی کە تۆ هەڕەمەکی جیایە ئەوەی کە بە هەڕەمەچی بەخێویەکە و ئەوێ بشت بیکرە و بیفرۆشێتەوە ئەمە جیاوازە و سەربەستە بەڵام ئەوەی باڵندە بەخێوەکە دوایی کابرایە گلەی ئەوە ئەکادەڵێ وڵا باڵندەی ئەوروپی لە کوردستان بۆ نمونە یعنی باڵندەی ئەوروپی بێچۆکانی قەت ناچێتەوە سەر دایک و باوکەکەی یا کە بێچووری یەگری بێچۆکانی کە بێچووری یەگریتەوە قەد و کۆی ئەوێوانێ طبعاً و کۆی ئەوێوانێ لەبەرەوەی ئەوەی قسووری لە باڵندەکەی ناکە ئەو باڵندە بۆ ئارەزوو بەخێوەکە ئەو بە شوێنەوە ناگەڕێ کامشت لەکوێ هەرزانە ئەوەی باتێ ئەمە بەڕاستی کێشەیەکی گەورەیە ئیندە بەخێوکردنی باڵندەیە لەبەرەوە هیوادارم توانی بێتمان من ئەم خاڵە زۆر گرنگە بەلامەوە کە تکا ئەەکەم ئەوەی کە دڵسەدە با ئێمە بەڕاستیش داەنەرین بەڕێزان بڕواتان بێ لە ساڵ نەوەی شتەکان ئێمە دامان هێناوە ئەو زانیارانی کە ئێستا و خەڵک دانیشتووە ئەنواع ڤیدیۆیان کردو لە یوتیوب من ئەیبینم چکە ناڵم بە شوێنەوە ناگەڕام هەموو ئێمە باسمان کردو لەوە پێش هەر لە سا هەشتای ئەوەی لەوی ئایا هاتووە دای بەزانەوە خۆی لە بابەتەکانە ئەگەر سەیری کەنەوە هاتووە پرسیاری کردووە کە من بڵاوم کردو هاتووە پرسیاری بە عەرەبی لە من کردووە مەبەستم لەوەیە من ناڵێم ئەوە باسووری لێ ببینێ بەڵام خۆتیش ئێمە با لە ئەزمموی خۆمانەوە ئێمە خەڵکی بەتوانامانەیە گەنجی بەتوانامانەیە با پشت بە خۆمان بەستین با پشت بە ئەزمموی خۆمان بڵاوکەینەوە با ئێمە دایەنەر بین با ئەوان چاو لە ئێمە بکەن ئێمە نەچین هەرچیە لە شوێنێک بینیمان لە پەیزێکی لەبەروی دوو کەلیمە ئینگلیزیە زانین یا زمانێکی کە ئەزانین کە لە شوێنێکا بینی ڕاکەین و تەرجمەیکەین بۆ داینینەوە بۆ ئەوە بێت بەحسا بڵێن وەڵای ئەمە شتێکی کردووە بۆی نە با ئێمە شتی خۆمان بێکە مشکلەکەش لەوایە ئێمە مشکلەکەمان لەسەرەوە نیە بەڕێزان بۆی شتەکە بەڕاستی بیڵین ئەگە زانیارێکە لە 100 ڕاست بێت تو سوودمەند بێ زۆر ئاساییە بەڵام کێشەوێ زانیارەکە ڕاز نییە کەم و کوڕیتایە ینی کە ئێمە باسمان کردوکو ئەوەش نییە کە ئێمە کە 10 ساڵەمە و پێژیان 9 ساڵەمە و پێشۆمان باس کردن ینی هیوادارین نە من تاسەر ئەمێنمەوە نە تۆش تاسەر ئەمێنیتەوە گرنگ ئەوەی ئێمە هەموومان هەر یەکەو لە جێی خۆمانەوە جێکە پەنجەیەکمان دیار بێ بۆ ئەوانەی دوای ئێمە با بەڕاستی ئێمە دایەنەر بین لە کوردستانە خەڵک گلەی ئەوواکە بۆچی بەرهەمی کورد خۆمان پارە ناکە بۆ ئەم ئەوانەیە بەڕێزان ئێمە جاری پێشوش باسی ئەومان کردو چەند جاری کە لێرەشە ئاماژەی پێمەوە کەسێک